تا ئێستا لە دامەزراویەکە ئیداریەکانی هەرێم سیستەمی یەکپەنجەرەیی پەیڕەو ناکرێت لە بەڕێکردنی کاروباری ڕۆژانەی هاوڵاتیاندا بەهۆی ڕۆتینات و بوونی مەرکەزیەت کاتێکی زۆرتر لە هاوڵاتیان دەبات. سیستەم یەکپەنجەرەی سیستەمێکی زۆر باش ئەبێت هەم لە کات بۆ هاوڵاتی ئەگەڕێتەوە هەم لە ڕووی داراییەوە تۆ پێویست ناکە هەموو ڕۆژێ هاتو چۆ بکەیت و بیت و بڕۆیت و پارەیەکی زۆر خەرجکەی هەم ئیشەکەش لەوانەیە زیاتر بڕۆ و سریعتر بەرەو پێشەوە بچێت ئەگەر یەک پەنجەرەیە قەرەباڵێکی زۆر لەم دائیرەیە دروستە بێت هەم کارمەندەکان لەوانەیە نەتوان بە پێویست یارمەتی خەڵکبان بەڵام ئەگەر تۆ لە یەک پەنجەرە پێشکەشی بکەی ئەم فایلەکەی خۆت بەروارێکت بۆ دائانێت تۆ لە بەروارە ئەگەڕێیتەوە و معاملەکەی خۆت وەرەگریتەوە هیچ کێشەیەکت بۆ دروست نابێت. لە ڕووی داراییشەوە باری سەرشانی هاوڵاتیان زیاتر قورس دەبێت و هەندێک جار بۆ ڕایکردنی کاروبارەکانیان بڕێکی زۆری دارایی سەرف دەکەن. ئەگەر جێبەجێ بکرێت لە داوایرەکانی حکوومەتە شتێکی زۆر باشە چونکە بە شێوەیەکی گشتی خەڵکەیەتە دەرەوە کاتیشی خۆی هەیە و ینی ئیلتزاماتی خۆی هەیە و ئەوە نەهاتوو چۆن ناکات لە ناو دایرەکە ئەگەر ئەوە بە جێبەجێ بکرێت کاتێک مامەڵەکەت دانێت و کاتێکی دیاریکرەوە پێت بڵێنەوەرەوە زۆر باشترە هەم کات بۆ هاوڵاتیەکە ئەگەڕێتەوە هەم خەڵەباڵغی ناو دایرەکە و با بڵێن حتا دەرەوەی دایرەکەش هەمووی قەڵەباڵغن ئەگەڕێتەوە بۆ هاوڵات. ئەو سیستەمی بەڕێز باس شتێکی زۆر باشە چونکە ئەمە بێتە هۆی ئەوەی کە هاوڵاتیەک یەک جار بێت بۆ ئێرە و ئیشەکانی تەسلیم بکات دوای ماوەیەش کە بێتەوە هەموو شتەکانی بە تەواوەتی وەربگرێتەوە و ئەوە هاتوو چۆن نەکات و کاتێکی زۆری بەرێت چونکە بە حکومەوەی خەڵکیکە ئێسایەت بۆ ئێرە داوامی تریان هەیە یان ئیشێکی تریان هەیە ئەو سیستەمە شتێکی زۆر باشە. بەنەکردنی سیستەمی بە ئەلکترۆنیکردن و یەکپەنجەری بۆ مامەڵە و ڕایکردنی کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان کە ڕوو دەکەنە دامەزراوە حکومەکان کاتێکی زۆریان لێ دەگرێت و هەندێک جار دەبێتە هۆی لۆدێکی زۆرتر بەسەر فەرمانگە و فەرمانبەرەکانیەوە بۆ نەهێشتنی هەموو ئەم کێشانە سیستەمی یەکپەنجەری دەتوانێت گرفتەکانی بەڕێکردنی کاروباری ڕۆژانەی هاوڵاتیان چارەسەر بکات. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمان.